هەنگاوەکانی فاتح حەمەخانی ڕاهێنەری برایەتیە بۆ نێو یاریگای یانەکە و ئەنجامدانی دوایین کۆبوونەوەی لەگەڵ یاریزانانی تیپەکەی لەبارەی دەست لە کارکێشانەوەی لە پۆستی ڕاهێنەرایەتی یانەی برایەتی کە ماوەی 5 ساڵە ڕاهێنەرایەتی تیپی خولی کوردستان و عێراقی ئەم یانەیە دەکات. دوای 5 ساڵ لە بەردەوامبوونی ڕاهێنەرایەتیم لە یانەوەرشی برایەتی بەڕاستی ئەو نادیە وەکو ماڵی دووەم بوو، بەڵام خۆتان دەزانن بەهۆی تەندروستیمەوە بەڕاستی ئەو ماوەی تەندروستیم باش نییە، اینجا بۆیە کە بەڵێنمدا کە لە ڕاهێنەرایەتی دوورکەم ئەو ماوەیە پشوو بدەم، چکە ئەوەش وتەی دکتۆرەکانە کە بتوانم ئەو ماوەیە پشوو بدەم، بەڵام لەخوا بەزیاد بێ ئینشاڵڵا لە دوور و نزیک هەر دڵم لەگەڵ تیپەکەی و هەرچی بەم بکری هاوکاریان دەکەم. خۆتان دەزانێت ئێستا تیپەکەشمان بەڕاستی لە ئاستێکی باشدایە و لە شتێ بڕچێدا لە منافەسەیە. یەک داواکاریم لە یاریزانەکان هەیە زیاتر خۆیان هیلاکن لە مەشقان بۆی بتوانن، چکە بەڕاستی تیپەکی باشمان هەیە، جێی ئومێدن کە بتوانن ئەنجامەکی باش بەدەستبێن. ئێستاش خۆتان دەزانن هەر لە منافەسەین و داوا لە ئەندامانی سەرۆک و ئەندامانی دەستەی یانە ئەەکەم کە بتوانن ڕاهێنەرێکی شیاو بێنن. یانەی برایەتی کە لە وەرزەی خولی تۆپێ کوردستان دیاری ئەنجامداوە و 3 سەرکەوتن و 5 بەرامبەربوون و 2 شکستی هاتۆتە ڕێ. کاتژێڕیانەکە دوای قبولکردنی دەست لە کارکێشانەوەکەی ڕاهێنەرەکەیان ئەرچێکی تازەیان پێداوە و ڕەتیشی دەکەنەوە لە دیاریکردنی جێگرەوەی فاتح حەمەخان پەلە بکەن تا دیاریکردنی ڕاهێنەریش هەریەک لە غەفور عومەری یاریدەدەری ڕاهێنەر و سەرنگ موحسینی کاپتن تیپەکە بەڕێوە دەبان. ئێمە دوێنێ کۆبنەوەی خۆمان هەبوو لە دەستی کارژێر کۆبنەوەی ئاساری مانگانە، سەرپەرشتیاری تی بەڕێز کاک حەسەن پێڕاگەیاند کاپتن فاتح ناتوانێت هیچتر لەگەڵ تیپەکە بەردەوام بێت، چکە باری تەندروستی نازێژیرەوە. ئێمە لە دەستی کارژێڕی دوای گفتوگوێکی زۆر استقالەکەی کاپتن فاتحمان قبول کرد و بەڵام نەک چۆن بڵێن لە یانەکە دوور بکەوێتەوە، پۆستی ڕاوێژکاری دەستی کارژێڕیماندایە بۆ تۆپی پێ. ئێمە کاپتن فاتح ماوەی 5 ساڵ لەگەڵمانە و دەستکەوتێکی باشی هەبوو، ئێمە لە ئادا و لە هەموو شتێکەوە لە کاپتن فاتح ڕازی بین. بەنسبەت هێنانی ڕاهێنەریشەوە ئێمە پەلە ناکە لە هێنانی ڕاهێنەرەوە، دەبێمە ڕاهێنەرێک دەست نیشان بکەین کەەوە بتوانێت لە تەموحی یانەوەرشی برایەتی بێت و مرتاح یاریزانەکان لەگەڵی مرتاح بن و لە تەموحی جەماوریانی وەرشی برایەتیش بێت. بۆی ئێمە بۆ ئەم دوو یاریە مەجالمانداوە بە کاپتن سەرهەنگ و کاپتن غەفور کەوا سەرپەرشتی تیپەکە بکەن و ناوی زۆر هەیە بۆ کەوا تەرحیان کردو لە دەستی کارژێڕی بۆ یانەوەرشی برایەتی. ئیتر ئێمە چی هەرمان پێ باشتر بوو، ئینشاڵڵا ئەو دەستنیشان دەکەین، بەڵام جارێت ماوە. مەسەلەی جێشتنی ڕاهێنەرایەتی کاپتن فاتح یان شتەکە بەڕاستی لۆمە نەخوازراو بوو، بەس کە باز دێتە سەر تەندروستی یانەوە پێش هەموو شتەکە کە دەبێ بڕیاری لەسەر بدرێن. ئینشاڵڵا ئەمە وەکو یانەوەرشی برایەتی لەسەر ئەو بەرنامەیە کە لە سەرەتای خولەکە و باسمان لەوە کرد کە شەڕ لەسەر نازناوی خولەکە دەکەین بەردەوام دەبین و هەرچیەکیش پێمان بکرێ لەو پێناوەدا ئەنجامی دەدەین. ناڵێم